بینەرانی بەڕێز و کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە. لە ئاڵخاکانی پێشوودا باسی شەڕی کوردستانیمان کرد کە دوای 1970 دەستی پێکرد. لەو ماوەیدا هەم وتوێژ بۆ هەم شەڕ بوو. لە پێشتا وتوێژ دەدوایدا شەڕی سێمانگە دواسەر لە نۆ شەڕ دەستی پێکردوێتەوە. بۆ ئەوەی کە درێژە بە ئاڵخەکەمان بدەین بزانین دوای ئەوەی کە شەڕی سێمانگەتەوە بووەش وتوێژەکان دەستیان پێکردەوە کوردستان دۆخەکەی لە چ ئاستێکدا بووە بە کوێگەی. درێژە بە ئاڵگەکەی دەدەین لەگەڵ دوو میوانمان کاک عەزیزی ماملێ و هەروەها کاک ئەحمەدی ئەسکەندەری. کاک ئەحمەد با بێمە لای ئێوە باستان کرد کە هەم جەنابی ملاشی عەزەدین حوسێنی هەم دکتۆر قاسملو سەردانی تەرانیان کرد وتوێژ سەری نەگرت، شەڕی سێمانگە دەستی پێکرد. دەدوایدا ئاخرەکەی دۆخی کوردستانی لەو دومیدا لە چه ئاستێکدا بۆ وەختێک کە چۆن بوو کە شەڕەکە سەرەنە دەستی پێکردەوە؟ دیارە ئەوە بوو کە جارەکانی پێشوو باسمان کرد کە هەیەتی نمایندگی دروست بوو و دانیشتن و گفتوگۆ کرا و ئەوانە، بەڵام بەداخەوە ئەو هەیەتی نمایندگیە کە بەڕاستی ڕەنجی زۆری بۆ کێشرا بوو دوای زەحمەتێکی زۆر و دانووساندنی زۆری لایەنەکان و تێکەڵبوونی خەڵکو و ئەوانە هەمووی کە پێکەوە گرێدرا و ئەنجامەکەی بوو بە هەیەتی نمایندگیە کە جارەکانی تر باسمان کرد. ئەمە زۆر زوو ئێمە کە وەکو دەستکەوتێ چاومان لێ دەکرد و ئێستای شوێمان وایە دەستکەوتێکە و لە زۆر بۆ نەداوتومانە بابە بۆچی لە ساڵی 1970 لایەنەکان توانیان هاوکاری بکەن لەسەر پلاتفۆرمێکی دیاریکراو بە یەکەوە دابنیشن، ئێستا بۆ ناکرێ سەرڕای جیابوونی بیر و باوەڕوانە پێکەوە دابنیشن. بەڵام لە ڕاستیدا هەر لە زۆر لە سەرەتاوە تەنانەت پێش ئەوەی دروستیش ببێ دەوڵەت کەوتە بەرتێ هاویشتن و دووبەرەکی نانەوە بۆ ئەوەکە تێکی بدات. هەر نمونەیەکی ئەوەیە کە ڕۆژی 26 ئابان 26 خەزەڵوەر خومینی پەیامی ئاشتەکەی داوە. دوو ڕۆژ دواتر واتە 28م هەیەتی نمایندگی پێکاتووە کەچی 22 ڕۆژی پێچوو زیاتر لە 3 هەفتەی پێچوو هەتا لەگەڵ هەیەتی نمایندگی هەیەتەکەی دەوڵەت دانیشتن. هۆکارەکەی چی بوو؟ خوددایمێژە هاتن لە مەهاباد بوون و نەبوو مەسەلەن نەیان دەهاتن لەگەڵ مامۆستا دانیشتن، لەگەڵ دکتۆر قاسملو دادەنیشتن، لەگەڵ هێندێک کەسایەتی تر کەسایەتی ناوشار بە تایبەتی دادەنیشتن، بەڵام نەیانەویست. مەبەستەکە ئەوە بوو لە ڕۆژی ئەوەڵەوە ئەمەیان بەسەردا سەپێنرا بوو. ئایا هەر مەسەلەکە ئەوە بوو کە دەوڵەت تاوانبار بوو؟ نا، من پێم وایە ئێمەی کوردیش بەشمان هەبوو لەوەیدا کە پێداگریمان نەدەکرد، جگە لەوە کە ئەڵبەتە جەماعەتێکی لە دەوروبەر بوون لە بینی تاران و مەهاباد هاتوچویانە کرد کە ئەوانیش زۆریان پێخۆش نەبوو، بە تایبەتی بۆ نمونەنی زۆر دوور نەڕۆم حزبی توودە لەوانە بوو. ئەگەر زۆر بە کورتی بڵێم بە بۆچوونی من هەیەتی نمایندگی ئەستێرەیەکی درەوشاوە بوو، ئەزمونێکی باش بوو، بەڵام زۆر کەم ژیە. دوو نمونەی بچووکێنمەوە من بۆ ئەوە کە نیشانی بدەین کە چەندە دەوڵەت درۆی لەگەڵ ئێمە دەکرد. یەکیان ئایەتوڵا کرمانیە. ئەگەر لە بیرتان بێ کاک سەلاح جاری پێشوو هەم کاک عەزیز جێڕا منیش جێڕامەوە کە لە یەکەم و تەنها دانیشتنی هەیەتی نمایندگیدا سەباغیانی ئەترازی گەرکوتی نابێ نێوی ڕێکخراوەکان بێنن. دیارە زۆرتریش مەبەست نێوی چریکی فدایی و کۆمەڵە بوو. بەڵام ئایەتوڵا کرمانی کە نوێنەری تایبەتی خومینی و قوم بوو ناردبوویان بۆ مەهاباد ئەو ساڵە 24 ساڵ دوای ئەوە لە نەشریەی چەشمەندازی ئێراندا دەگێڕێتەوە دەڵێ بە منیان کورد لەگەڵ هەیەتەکە بڕۆ بەڵام تۆ ئەندام نیت چاودێریان بکە. دەڵێ ڕۆژێکیان لە مەهاباد بانگم کردن سەباغیان و فروهەر و سەحابیم بان کرد گوتمەرێ ئەوە ئێوە خەریکی چین، دەزانن ئێوە بەدانیشتن لەگەڵ کۆمەڵە و دیموکرات ناوی هەردووکیان دەبا. دەڵێ دەزانن بەدانیشتن لەگەڵ کۆمەڵە و دیموکرات ئەوانە بەڕەسمی دەناسن و بەڕەسمی ناسنی ئەوانە زەرەری هەیە بۆ بەرژەوەندی جمهوری ئیسلامی ئەوانە. جوابی ئەوان چی بووە؟ جوابەکان ئەوە بووە کە ئەڵێن
نەبابە ئێمە خەریکین وەخت دەکوژین و خۆمان ئامادە دەکەین دەنابەوە نەهاتوین گفتوگۆ بکەین. دێمەوە لای بەڕێستان کاک عەزیز هەیئەتی نوێنەرایەتی خۆتان لەوێشدا بەشدار بوون و لە کۆبوونەوەکانیشدا لەو ماوەی ئەو شەڕ و دیسان و توێژ و لەسەرڕا شەڕ کە دەستی پێکرێتەوە پێت دوایە هەیئەتی نوێنەرایەتی گەلی کورد هەرچی خۆی بەجێگەیان یا وەکی کاک ئەحمەد لەلایانی ڕەخنەشەوە چاوی لێ دەکات؟ ڕووی سیاسیەوە بەڵێ بە تەواومانە ئەو ئەرکێک کە لەسەر شانی بوو بەجێگەیان کە بریتی بوون لە وەکە هەموو ڕێکارەکان بکرێتە بەر بۆ ئەوە کە نیازپاچی خۆی نیشاندا بۆ چوون و بەشداریکردن لەوە تووێش و یەک دووهام پەیوەندێکی لەگەڵ گەلی کورد لە تەواوی بەشەکانی کوردستانی بڵێن ئێران پێک بێنێ و بۆیان ڕووکردنەوە بدا و بۆیان دەربخا کە ئەوان بە شێوەیەکی ئەلەنی و بە شێوەیەکی ڕێکوپێک و ئوسولی دەچن بۆ توێژ و خەڵکەکە لە زەریان دەنێن و هیچ شتێک لە خەڵک ناشارنەوە ئەو پەیوەندیش و ئەو هەڵس و کەوتە مەدەنیە دموکراتیکەش بخۆ یەکێک لە خاڵە هەرە بە هێزەکانی هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد بوو هەروەها بە تەواوی گەلانی ئێران بەڕێکراوە پێشکەوتەکانی ژەوەی نیشاندا و بۆ کۆمەلگای ناونەتەوەی شەروەتە کە کورد لە ڕێگای سیاسیەوە پێی خۆشە چارەسەری کێشەکەی بکا و ڕێگا چارەسەرێک بدۆزێتەوە. هەمووی ئەوانە دەری خەز بە تایبەت ئەو هەڵس و کەوتەی کە لە کۆبوونەوەکانی لەگەڵ هەیەتی ویژەی دەوڵەت بەڕێوەی برد و دەری خست کە بەڕاستی بەنیازپاکی و لە ڕووی سیاسیەوە دەچێت توێژ دەکات. بەڵام ئەوەی ڕاست بێ خاڵێکی لاوازی هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد کە لە دانیشتەکانی پێشووی ئێمە لە بەرنامەکەی ئێوەدا نەپڕژانە سەریێنی بۆمان نەبوو پرسیارەکە نهاتە پێشێ کە بچین باسی بکەین ئەویش ئەوە بوو کە هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد لە چ هەلومەرجێکدا مەزرا لە هەلومەرجێکی شەڕ و ئەرکی سەرشانی دوو خاڵ بوو دوو خاڵی گرنگ کەوتخۆ سەرشانی و دەبوو با خۆی بۆ ئامادە بکە یەکێکیان سیاسی بوو کە ئێستا باسمان کرد کە بە باوەڕی من بە لێهاتووی و بە ڕێکوپێکی و لە ڕادەیەکی بەرزدا توانای بڕێوە بەرێت. بەڵام خاڵی دووەم خاڵی سەربازی بوو کە دەو هەلومەرجە تایبەتیە دەو دۆخە تایبەتیدا کە هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد بۆی دامەزرا بوو خاڵی سەربازی بوو یعنی بزوتنەوەیەکی خۆڕاگری بزوتنەوەیەکی بڵێن مقاومەت بوو کە هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد بەڕاستی بەشداری کردبووە ڕێکخراوە سیاسەکانی بەشدار لەو بزوتنەوەدا تیاندا بەشداری کرد بەڵام بەداخەوە ئەرچێکی سەرشانی ئەوە بوو کە ستادێکی هاوبەش پێش بێنێ پێک بێنێ دایمەزرێنێ بۆ بەڕێوەبردننی مەسلەی سەربازی بەشی چەکداری و نظامی لە بەرامبەر بڵێن هێرشەکانی کۆماری ئیسلامی چونکو بۆ هەموو ڕێکخراوەکان بڵێن ڕوون کۆماری ئیسلامی خۆی ئامادە دەکاتەوە ڕۆژێک بۆ شار ڕاستە کە ئێمە بەشی یعنی هەیئەتی نوێنەرایەتی گەلی کورد بەشی سیاسی چاک بەڕێوە بەرد هەڵی بژار بەڵام لە هەمان کاتێکدا دەبوو بە هەلانی کەم لەو سەردەمەدا پێشتر نەیتوانێت بوو بەداخەوە ڕێکە چاوپێکەوتنەکان نەگەیشتنە و ئاکامە کە ستادێکی هاوبەش پێگرم بەڵام لانی کەم کاتێکەوە هەیئەتی نوێنەرایەتی پێکات بوو دەبوو بە ئەو ئەرکێ بکات بگرێتە سەرشانی خۆی وە ڕێکخراوێک و ستادێکی هاوبەش پێک بێنێ کە بەشی نظامی بۆ ئەو ڕۆژێک کە شەڕ دەست پێ دەکاتەوە بەدەستەوە بگرێتن ملی خۆی و بەرەنگاری هێرشەکانی ڕژیم بێتەوە ئەوە بە باوەڕێ من خاڵێکی لاوازی هەیئەتی نوێنەرایەتی گەلی کورد بوو کە بەداخەوە لە مێژوودا وەکو خاڵێکی باش ناتوانین باسی بکەین. کاک ئەحمەد ئەو بۆ جاری دووهەم کە دەچنەوە بۆ توێژیانی دوای شەڕی سێمانگە لەو ماوەیەدا هیچ دەرگیرێک ڕوویدا کە بەلای بە ساڵی هەتاوی دەبێتە 1950 بەڵێ ڕوویدا من هەرەوەندە بڵێم کە لە ئەو قسانەی کە کاک عەزیز کردی منیش لەگەڵیم و لەبەرەوە هەیەتی نمایندگی بۆ گفتوگۆ دروست بوو ئەو هەشتە هاوبەشە کە کاک عەزیز بە دروستی قامچی ناسەری بە بڕوای من دەبوو پێش ئەوە بەدەستبێ کە بەداخەوە ئەوە دروست نەبوو بەڵام هەر لێرەدا کاک سەلاح حەز دەکەم ئاماژە بە قسەیەکی دکتۆر قاسملوو بکەم
کە سەر ڕای هەموو دانیشتنەکان و دیدارەکان لەگەڵ ڕێبەران و جۆرا و جۆر دکتۆر قاسملوو لەگەڵ لە ڕۆژنامەی اطلاعات دیومە لە سەفرێکی شنۆی کردووە لەوێ دەڵێ مشکلێکی ئەمە لەگەڵ هەیەتی نمایەندەگی ئەوە بوو بۆ بچووکترین قسەیە کە لەگەڵمان دەکردن دەبوو بگەڕێنەوە بۆ تاران و قم هەر بووە دەڵێ ئێمە وا باشترە ڕاستەوخۆ لەگەڵ ئیمام خومینی قسە بکەین ئەگەر ئەمانە هیچ دەسەڵاتێکیان نییە ئێوە نردوتانە چ بکەین سەبارەت بە پرسیاری ئەوە بۆ شەڕ بەڵێ ئێمە ڕۆژی ئێمە مەبەستم گەلی کوردە و نوێنەرانی کووردە هەیەتی نوێنەرایەتی ڕۆژی 20 ئازەر 20 سەرماوەز ئێمە دانیشتوین لە مەهاباد ئەو دانیشتنە مهمەکە ڕوویداوە باشە 8 ڕۆژ دوایەوە یعنی کات نزیکەی هەفتەیە دوایەوە لەشکری 28 سنای تلاعیەدا کوتی ئەمە لە هیچ کەس قبول ناکەین چەکدار نابێت لە ناوشار بێ بەبێ ئەوە هیچ شتێک قەوما بێ لەشکری 28 ئەو بەشە لە ئەرتەشی ئێرانە کە لە ئوستانی کوردستان بوو ناوەندەکەی سنە بوو ئەمجار مشکلێ لە سنەوە دەستی پێ کرد ئەویش ئەوە بوو کە پێداگریەکی سەیریان دەکرد دەیانکرد دەبێت پاسدار لە کوردستان بمێنێتەوە بۆیە خەڵکی سنەش کەوتنە مانگرتن کوتیان بابە پاسدار چیەکە لە ناو شار بۆ دەمێنێتەوە لە نێو شار ئەوە شارەبانی هەیە و نازانم هێزەکانی تر هەن و ئەوە کارگەی بەوەی کە هەیئەتی نمایەندەگی ئیتلاعیەیدا و هەیئەتی دەوڵەتیش قبوڵی کرد کوتی ئەمە کارێکەکەین پاسدارەکان ئەرکەکانی خۆیان لە شار بەجێ بێڵن و بیسپێرن بە شارەبانی بەڵام یەک شت لێرە ڕوویدا ئەویژەوە بوو کە چونکو هەڵبژاردننی ڕئیس جمهور بوو سەرە کۆماریان هەڵەبژار لە ئێران و بەلایەنەوە گرنگ بوو کە کوردستان ئارام بێ لە وەختی هەڵبژاردننی سەرە کۆماریە بۆیە ئەو کەسانەی کە شەڕخواز بوون نیانوێت شەڕەکە دەست پێ بکەن دەنا هەر کەس هەڵبژاردننی ڕئیس جمهور تەواو بوو کە ڕۆژی 5 ڕێبەندان بوو لە ڕۆژی 10 ڕێبەندان شەڕێکی قورس لە کامیاران و پاوە و نەوسود دەستی پێکرد لەم شەڕەدا ئەمە سەرنجڕاکێشە لەم شەڕەدا هەم پێشمەرگەی حیزبی دموکرات هەم پێشمەرگەی کۆمەڵە هەم پێشمەرگەی چریک پێم وابێ پێشمەرگەی جەماعەتێکی پەیکاریش لەوێ بوون هەمویان لە یەک جەبهەدا بوون و ستونێک کە لە کرماشانەوە هاتبوو خەڵکی کامیاران پێشیان پێگرت بوو لەگەڵ ئەوان کەوتنە شەڕکردنەوە شەڕەکە 2-3 ڕۆژ ئیدامەی بوو ڕۆژنامەکانی تاران نووسیان دەرگیریهای خونین دەرکوردستان و بەڵام لەبەرەوە هەیەتی دەوڵەت بوو هەیەتی نمایەندەگیش هێشتا تینی تێما بوو دانوستاندن دەستی پێکردوە توانیان شەڕەکە بە نەوعی ڕابگرن ئیتر بڕێک ئەسیر و شتیش بوو گۆڕا بەڵام هەر لەو شەڕەی کامیاراندا معلوم بوو بە تایبەت لە کامیاران لە پاوەش کە جەماعەتێک کە ناوی خۆیانیان نابوو پێشمەرگانی کوردی موسڵمان ئەوانە هاوجەبهە ببوون لەگەڵ دەوڵەت و دەیانەویست وردە وردە شارەکان بە پێشمەرگە چۆڵ بکەن و هێزەکانیان بگەڕێنەوە شارەکان بەڵام بەڵێ ببوورە شەڕەکە لە بەهمەنە لە ڕێبەندان دەستی پێکرد دوای 2-3 ڕۆژ شەڕەکە ڕاوەستا کاگازیزەگەرە پرسیارە بە شێوەیەکی لە جەنابتان بکەم لەو ماوەیدا لە جاری دووهەم کەوت توێژەکە بۆ ئایا لەلایەنی هێزی پێشمەرگەی کوردستانەوە هیچ وا هەبوو دەست پێشخەری شەڕ بێت بە هیچ شێوەیەک ئەوەندەی کە ئێمە ئاگادار بوون و ئەوەندەی کە ئەو دەمی بەڕاستی وەکو هەیەتی نوێنەرایەتی گەلی کورد زانیاریمان بۆ دەهات ئاگاداریمان بۆ دەهات بە هیچ شێوەیەک چونکو بڕیار درابوو کە ئێمە دەست پێشخەری ناکەین هەموو هێزەکە سیاسەکان بە کۆمەڵەوە گرتوویەتی بە حزبی دموکراتەوە گرتوویەتی بە لەقی کوردستانی ڕێکخراوە چریکە فدایەکانی خەڵک هەموو لەسەر ئەو باوەڕە بوون کە ئێمە دەبێ خۆ بپارێزین و بۆ خەڵکی ژوونکردنەوە دەدرا مەگەر ئەوە کە بەڕاستی لەلایەکەوە ئەو تەبسەرش دانرا بوو کە ئەگەر هاتوو پێشمەرگەی کورد لە هەر شوێنێک کەوتە بەر دەست درێژی پاسداران و ئەرتەشیان ئەوە مافیشی سروشتەیە کە دفاع لە خۆیان بکەن هیچ کاتێک ئەوەندەی کەمە باوەڕمانن لە لەڕیان کۆمەڵاوە نە لەلایەن پێشمەرگەی حزبی دموکراتەوە لە پێشمەرگەی چریکانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەوان بە هیچ شێوەیەک دەستیان پێ نەکردو بە شەڕ بەڵام لە هەموو لایەکەوە هەر وەختێک شەڕێک دەست پێکرا لەلایەن پاسدارەوە بوو لەلایەن ئەرتەشەوە بوو ئەوە یەک ڕاستیە کە وەختێک چاو لێ دەکرێن لە ئەدەبیاتی نەکەر ئی خۆمان
نەکاری بەشەکان حیزبەکان و ڕێکخراوەکانی کوردی بەڵکو ئەدەبیات و ڕاگەیاندراوەکانی ئەو دەم خەبەرنامەکانی ئەو دەمی هێزەکانی سیاسی ئێران لە سەرانسەری ئێران چاو لە دەکەین و دەخینەوە تەمەشا دەکەین ئەوان هەمووی لەگەڵ ئەو شتانێکە من باسم کرد لێرە هاودەنگن و دەوڵات و پاسدارەکان محکوم دەکەن ئەرتەش محکوم دەکەن بەوەی کە دێن دەستدرێژە دەکەنە سەر و شەرفرۆشی دەکەن و زەمینەی ئاشتیەکان کە بەهۆی بەڵێن پەیامەکەی خومینی و هەروەها بەهۆی بڵێن هاتە دامەزرانی هەیەتی نێونەتیگەری گەری کوردەوە پێکاتووە تێچی دەدەن. بەڵێ کاک ئەحمەد تۆ ئەگەر وەچی لەبیرتان بێت چ لە پێش شەڕی کە باڵێن پێشەوەی کە شەڕی سێمانگە دەست پێ بکاوە دوایویشی ئایا ئەو شەڕەکە بووە سەراسەری کوردستانی گرتەوە یا لە بەشێکی کوردستانی ئێرانە بوو؟ شەڕی سێمانگە وەها بوو کە ئەوی لە ڕاستیدا بێ کاکسەلا شەڕ لە بینی سنە و سەقزە لە شوێنێکە بەناوی ئێرانشا و لە شوێنێ بە تایبەتی تر بەناوی کەرەفتوو لەوێ شەڕێ بوو ببوورە سەرەتا لە پاوە بوو لە پاوە بوو ئەوە بوو کە خەڵخاڵیچ و ئیعدامەکانی کرد ئەو خەڵکە بێگوناحی بەناوی ئەندامی حیزبی دموکراتەوە لە حەوشەی بیمارستانی پاوە لەوێ ئەدامی کردن دوایەوە شەڕەکە کێشایەوە بینی شاری سنە و سەقز شەڕی قورس لە سەقز کرا و دوای ئەوە بوو کە حزبی دموکرات هێشتا لە شار مابوو لە شاری مەهاباد لە شاری مەهاباتیش غەیری ئەو شەڕەی سەقز نەبێ کە بوو بە شەڕێکی زۆر خوێناوی لە باقی شارەکانی تر بەڕاستی شەڕێکی وان نەکرا حزبی دموکراتیش نەیویست لە شاری مەهاباد شەڕ بکە و ئەوانی شارەکان شاریان چۆڵ کرد و کشانەوە بۆیان شەڕەکە لە سەرەتاوە ئاوا دەستی پێکرد بەڵام کە پێشمەرگە هاتنە دەرەوە کە زۆریش نەبوون ئەڵبەتە ئەو جارەکانی تر باسمان کردووە کاکسەلا هەموو ڕێبەرایەتی کۆمەڵیش و دیموکراتیش و مامۆستا عیزەدینیش و چریکیش گەیشتینە سەر سنووری کوردستان بینی ئێران و عێراق بۆیە شەڕەکە وردە وای لێ هات کە هەموو کوردستانی گرتەوە چونکەوان هاتنە پێشەوە بانەیان گرتەوە سەردەشتیان گرتەوە و شارەکانیان کە گرتەوە ئیتر شەڕ بوو بە سەرانسەری کوردستانی گرتەوە جا ئەم جارەگەر پێشمەرگە دەستی کرد بە مقاومەتکردن و بەرگریکردن لەخۆی ئەم جارە بوو کە ئیتر شەڕەکە پێشمەرگەیش کردی بە شەڕێکی سەرانسەری و لە ئەسەری قارەمانەتی ئەوان و بەرەنگاربوونەوەی ئەوان و هەڵبەت فداکاریەکی ئێجگار زۆری خەڵکی شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان ئەوە بوو کە ڕژیم شکستی خوارد و قبولی کرد کە بێت دانوستاندن بکات. کاک عەزیز ئەگەر ئەو پرسیارە لە تۆ بکەم تۆ پێ دوایە شەڕەکە هەموو کوردستانی گرتەوە یا هەر لە بەشێکدا بوو؟ شەڕ لە کوردستان سەراسەری بوو. شەڕەکان لە کوردستان لە 4 دەورەدا پێکات کاکسەلا. شەڕی یەکەم کە هەموو دەزانن ئیدێوەت مێژوویەکی بەداخەڵ خوێناوی هەیە شەڕی نەورۆزی خوێناوی بوو لە سنا کە بە پیلانی بڵێن ئەو فەرماندەی ستادی ئەرتەش سەر لەشکە قەرەنی و پیلانی هەروەها فەلاحیان سەفتەری و مفتیزادە پێکات و بوو بەهۆی ئەوە کە لە ئەنجامی بڵێن بەرخۆدانێکی زۆر قارەمانانێک خەڵکی سنە و تێکەڵچوونێکی زۆر کێشەکە کەوتە تارانێ و خۆیان ناچار دیت هەستن هەیئەتێکی گەورە لە تارانەوە لە هەرە ئەندامە پایەبەرزەکانی شوڕای ئینقلاب ڕوحانیەتی ئێران هەستان بۆ هاتن بۆ سنا و جەنابی سارمخانی سادق وەزیری جەنابی مامۆستا عیزەدین لە مەهابادەوە ئەوانش لە تارانەوە هاتون خلاصە ئەو ناگەڕینە زۆرتر درێژی ناکەینەوە لەسەرەوە بەڵام ئەوە بەشی یەکەمی شەڕەکە بوو دەورەی یەکەم بوو کە بەو بڵێن هاتنێ و هەیئەتانە چارەسەر بوو تەواو بوو. ئەوەش بەشێکی زۆر گرنگە چونکو بوو بە ئەنجامی باشی لەکەوتەوە شوڕاشا لە سنە پێکات و هێندێک بەیانیەی زۆر چاک درا و ئەوە لای یەکەم بوو. شەڕی دووەم دەورەی دووەمی شەڕەکان هەر وەکێ کاک ئەحمەد بە باشی باسی کرد و بەربڵاوی ئەوە بوو کە لە مانجی
لە ڕاستیدا لە 26دا کە خومینی بخۆی وەک فەرماندەی کولی خوا پەیامێکی نات ئەویش نەتیجەی ئەوە بوو کە چەندان گیری کرد بوو گەمارۆدرا بوو و دوایش 28 گەلاوێژ نایەنەوە سەر ئەوەش کە دوای بوو بە شەڕی سنە و لە شارەکانی سەقەز و بانە و مەهاباد و ئەوانەش ئەوەش دەورەی دووەم بوو کە ئەنجامەکەی بوو بە پەیامەکەی خومینی و دیسانەکە ناژێن نایەمەوە کاک ئەحمەدیش باسی کرد و پێویست ناکە من درێژێ بدەم شەڕی سێهەم لە ڕاستیدا باسی شەڕی نەغەدەش ناکەین و ئەوانەویش لەو لایدا دێنین چونکو شەڕی دەوڵەت دەستێوەردانێکی کرد بەڵام ناچینە سەری بەڵام شەڕی سێهەم لە پاش سەرەتاکەی ئەوە بوو کاک ئەحمەد باسی کرد بەڵام نەکە لە پاش کامیاران ئەوانە لە ناوچەی شنۆ و مەرگەوەڕ و تەرگەوەڕ و دەوروبەری سەماس و ماکۆ ئەوانەوە دەست پێ دەکاتەوە دیسانەکە دێتەوە بۆ لای مەهاباد و دەڕاتەوە بۆ لای سنە و شەڕە قورسەکەی سنە و ئەوە شەڕی سێهەم بوو بەڵام دەورەی چوارەم دەورەیەکە کە بەڕاستی دۆخێکی تایبەتی هەیە یعنی هەم بۆ حکوومەت هەم بۆ کورد حکوومەتی کۆماری ئیسلامی بڕیاری داوە لێرە کە کۆتایی بێنێ بە شێشەی کورد بە پرسی کورد بە شەڕی کوردستان لەبەرچی لەبەرەوە کە پرۆسەی بڵێن دامەزرانی کۆماری ئیسلامی وە سەقامگرتنی کۆماری ئیسلامی کە پێشتر دەستی پێکرد بۆ سەرکوتکردنی ئازادەکان لە تاران سەرکوتکردنی ئازادی خوازەکان لە تاران و شارەکانی دیکەی ئێران و هەروەها شەڕ لە کوردستان و هەروەها بەجێهێشتنی هەیەتی نونایەتی گەلی کورد ئەو پرۆسەی دەبا تەکمیل کردبا بە تەواوی گەیاندا تەنیا کوردستان مابوو بۆ کە جێی مەترسی بوو ئەوە بوو کە بڕیاریدا بوو ئەو شەڕی چوارم سێم و چوارم کە گرێدراوی یەکترن شەڕێکی چارە نۆساز بوو بۆ دەوڵەت شەڕێکی مان و نەمان بوو ئەوە بوو کە بە هەموو هێزەوە زۆرتر پێ ئامادەکاریان بۆ کرد بوو و نەخشەی زۆر ڕێکوپێکان بۆ چێشا بوو لە ئەمەلایەنە بوو بە شەڕێکی تەواو سەرانسەری و تەواوی کوردستانی گرتەوە. بەڵێ کاک ئەحمەد کاگازیز باسی شەڕێک دەکا کە شەڕی مان و نەمان ئایا لەو دۆخەدا کە هێزەکانی سیاسی کوردستان بە تایبەت هێزی پێشمەرگە دەورەیەکی پێشتری وای نەدیوە هێزێک لە بەرامبەر هێزێکی زۆردایە دۆخی خەڵک بەگشتی خەڵکی کوردستان و هێزە سیاسەکان لەو دەمیدا چۆن بوو؟ وڵای خەڵک زۆر لە وەزعێکی سەختدا دەژیان خەڵک لە بینی ئومێد و ناومێدیە بوون ترس و ناومێدیە بوون خەڵک زۆر زۆر دڵخۆش بوون بەوەی کە جارێک پێشمەرگە سەرکەوتنی بەدەستێنا بوو گەڕابوونەوە دەوڵەت تەسلیم ببوو و ئومێدەوار بوون کە ئەم جارە پێشمەرگە دەمێنێتەوە و ئیتر شارەکان بەدەستخۆیانەوە بێ و ئەو وەزعی تر دووبارە نابێتەوە بەڵام بەداخەوە وای لێ نەهات لەبەرەوە دەوڵەت ئەنواعی پیلانی تری دەگێڕا ئەو شەڕی ئاخرە کە دەستی پێکرد لە ڕاستیدا ئەوە هەر ئەو شەڕە بوو کە ستونێکیان لە کرماشانەوە نارد دوای نەورۆزی ساڵی 1359 ئێران کە دەکاتە 1970 ستونێکیان نار لە کرماشانەوە ئاغای بەنیسە دەکە بوو بە سەرۆکۆمار دەیکوت ئەم ستونە دەچێت بۆ سەر سنوورەکان و بۆ شەڕ لەگەڵ عێراق بۆ دیفاع لە ئێران خۆشتا شەڕ ئێران عێراق دەستی پێ نەکرد بوو بەڵام لەبەر ئەوە دەوڵەتی ئێران خۆی لە بارودۆخێکی خراپدا بوو بازرگان کە سەرۆکوەزیر بوو ناچار بوو دەست لە کار پێشێتەوە سەفارەتی ئەمریکا داگیر کرا بوو خەڵک تەواوی کارمەندەکانیان بە بارمتە گرت بوو ئیختلافاتی ناوخۆی ئایەتوڵاکان ئێجگار زۆر بوو هەموو ئەمانە ڕەنگی دابووەوە لە ناوخۆدا بەڵام لە یەک شتە یەکدەنگ بوون ئەویش ئەوەیە کە دەبێ کوردستان یەکلا بکەینەوە ئەم یەکلاکردنەوەیان ئاوا دەستیان پێکرد کە لە شاری سەقزەوە شەڕی ئاخر دەستی پێکرد ڕۆژی 29 فەروەردین 29 خاکەلێوەی 1359 کە دەکاتە کۆتایی مانگی یا کاتە نزیکەی دەی مانگی 1970 لە سەقزەوە دەستیان پێکرد ئیتر سنە دوو ڕۆژ دوای ئەوە شەردەستی پێکرد لە بانە لە مەریوان و لەوانەی شەردەستی پێکرد ماوەیەکی پێچ و وردە مەهاباد و بۆکان تەنها بەدەست پێشمەرگەوە مابوون و بەدەست خەڵک لەوێ ئارامیان بوو کە ئەویش وردە
زۆری پێنەچوو کە مەهابادیش گیراوە و چەندمانیەک دوای ئەوە بۆکانیش گیراوە بۆیە خەڵک لە بارودۆخێکی زۆر خراپدا بوون ئاوارە بوون ماڵیان وێران دەبوو و ناچار دەبوون شار بەجێ بێڵن گوند بەجێ بێڵن و خەڵکێکی زۆر لەو بینەدا ماڵوێران بوون و خەڵکێکی زۆری گیانیان بەخت کرد بەڵام سەرڕای ئەوانە بەڕاستی بەردەوام بوون لە پشتیوانیکردنی بزوتنەوەکەیاندا و ومێدەوار بوون کە وەزع دووبارە نەبێتەوە کە بەداخەوە ئیتر نەگەڕاینەوە بۆ دوا و پێشمەرگە نەیتوانی بگەڕێتەوە بۆ شارەکان. کاکەزی تێڕۆنینی تو چۆنە یعنی چۆن بۆ پێشمەرگە توانی یا خەڵک توانی لە بەرامبەر ئەم هێرشەدا تا ڕادەی خۆڕا بگرێ؟ دەزانی من پێشتر باسمان کرد بوو کاکسەلا سێ بەش لە بزوتنەوەی ئەو سەردەمەی کوردستاندا ئامادە بوو کە پێکەوە گرێدراوی یەکتر بوو کە بەڕاستی لێک جیان نەدەکرانەوە پێش هەمویان خەڵک بوو خەڵک بەڕاستی خەڵکی کوردستان هەنگاوێک لە پێش ڕێکخراوە سیاسەکانی کورد بوو لە پاشان ڕێکخراوە سیاسەکان بوون کە لە خزمەت بەرژەوەندەکانی خەڵکی کوردستاندا بوو کە بە هەموو شێوەیە دەیانێت ئەو پەیوەندەیە ڕێزی لێ بگرن و ئەوەندەی کە پێویستە نەبن بەهۆی ئەوەی کە زەرەر و زیان بکەن. بەشی سێهەم لە هەمووشی گرنگتر بەشی پێشمەرگە بوو. پێشمەرگەش لە خۆبردوویەکی زۆر توانی بەرەنگاری ئەو هێرشە دڕندانەی ڕژیمی کۆماری ئیسلامی ببێتەوە. بەڵام ڕاستیدا ئەمە لەگە بمەوە باسی خەڵکی کوردستان بکەم سەرەڕای هەموو گرفتەکان سەرەڕای ئەوە کە لە گەماڕی ئابووریدا بوو سەرەڕای ئەوەی کە تووشی ماڵوێرانی ببوو سەرەڕای ئەوەی کە بەشێکی زۆر خەڵکیان تەبعید کرد بوو دووریان خستونەوە لە کوردستان سەرەڕای ئەوەی کە بەشێکی زۆر لە بنەماڵەکان شەهیدیاندا بوو بەڵام هیچ کاتێک نێوچاوانترشیان نەکرد بەرامبەر بە کورد بۆ پشتگیری خۆیان هەر پاراست و تا ئاخرین جێگاکانیش هەر بەردەوام بوون و ئەوەی کە ئێمەستا ئەو ڕۆ دەیبینین لە کوردستان ئەو بزوتنەوەیە ئەو بڵێن تین و گوڕەی کە هەیە بەرامبەر بە کۆماری ئیسلامی بەرامبەر بە ئەوە کە دەبێت ڕۆژێک پرسی کورد چارەسەری بۆ ڕێگایەکی بۆ بدۆزرێتەوە ئەوە بە ئەزمونونەکانی ئەو دەما خەڵکی ئێمە نەوەکانی ئێمە و خەڵکی ئەو دەمیش بە تایبەتی لەو ئەزمونانەی ڕێکخراوە سیاسیەکانی ئەو وەخت لە ئەزمموی ئەو بڵێن بزوتنەوەی ڕزگاری خوازی ئەو سەردەمەی کوردستان زۆر نرخی بۆ دادنێن و پێیان وایە کە دەبێت لە داهاتوودا کەڵکی لێوە بدەن و ئەوەش پێم وایە لاپەڕی زۆر زێڕینە لە مێژووی ئەو سەردەمەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان. کاگە ئەحمەدەگا وەکو دوای پرسیار بێت ئایا دەکرا پێشی ئەو شەڕە بگرترێ لە دوای 1970 من باەوە فاتان چییە؟ بەڵێ دەکرا من پێم وایە کورد هیچ نەمان نەیکا بەڕاستی ئێستا کە ئینسان دەگەڕێتەوە کاکسەلا بۆ ناو ڕۆژنامەکانی ئەو سەردەمانە پڕە لە بروسکەی مامۆستا شەعێزەدین بۆ قۆم بروسکەی کمیتەی ناوەندی حیزبی دموکرات دکتۆر قاسملوو بۆ ئەم حیزب بۆ ئەو حیزب بۆ قۆم بۆ تاران و ئەوەی کە بابە ئێمە جیاوازی جیانابینەوە لە ئێران ئێمە تەرەفداریەوەی لە چوارچەوەی ئێرانە بمێنینەوە ئێمە چی بکەین هەموو ئەوانەمان کرد. ڕاستیەکەی ئەوەیە کورد ئەوەی کە پێویست بوو کردی بەڵام مشکلی ئێمە ئەوە بوو کە دەوڵەت و جەماعەتێکی شەڕخواز ئللا بە تەسلیمی بێقەید و شەرت نەبێ بە هیچ شتێکی تر ڕازی نەبوون. ئەوە بوو بینیمان کە 8 مادەی بوو بە 26 مادەی هەر قبوڵیان نەکرد 26 مادەی حزبی دموکرات بە تەنها خۆی چوو 6 مادەیەکی پێدان هەر قبوڵی نەکرد. گروهی ئەوی پێیان دەڵێن پەیڕەوانی کۆنگرەی چواری حزبی دموکرات لە حزبی دموکراتی جیابوونەوە چون ئەوەندەی کە پێویست بوو لە دەوڵەت نزیک بوونەوە لەگەڵ حزبی تودا ئەنواعی پێشنیهادیان کرد نەک هەر قبوڵیان نەکردن بەڵکو ئەوانیشیان هێندێکیانیان ینی گرتیان و ئەقلەن خۆیان نەبێت دۆستی ئەوانیان گرت و خستیانە زیندانەوە. مشکلی ئێمە ئەوە بوو لەگەڵ جەماعەتێ بەرەو ڕووبووین کە فقط شەڕیان دەبیست و تەسلیمی تەواوی کوردستان ئەوەیش تەبعەن خۆکوشتن بوو بۆ هێزە سیاسەکانی کوردستان. سپاسی هەردوولاتان دەکەم کە ئەحمەد و هەروەها ئاگازیزیمان بلێ کە تا ئەڵقەیەکی دیکە کە دەبێتە دوایین ئەڵقە و سەبارەت بە ساڕۆژی باڵی سەرکەوتنی شۆڕشی
ئیسلامی لە ئێرانە هەتا ئەو کاتی هەر شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس کاک ئەحمەد و سپاس بۆ تۆ کاک عەزیز. گوێبرانی خۆشەویست هاتینە کۆتایی ئەم پرۆگرامە تا بەرنامەی دی هەر بژین بە شادی.